دنباش بینرین هجا جستدین دنگ امریکا لواشنطن پایتخت بخیراتنا و دکم دخلک که نو ج برنامه هفترنگ ده دا به هفر امگره که نو دنابخچی چاند و هنر رنگین ده بکن. بینرین هجا لگوندواری حلبچا فستیوالا نوای نورولی لدارکت گو خلق جزیدتری 35 گوندواری و دوری هاتن باهف و پرانیاوان جه ایلا نورولی بون گو پرانیاوان دخوازن گو او موزیک و فلکلوری خواه بدن نفشه دن کابهدوره لوی پاکیجی تماشا بکن. فستیوالی نوای نورولیا ساڵانە و لە وەرزی بەهاردا دانیشتوانی 35 گوندی هەڵەبجە لە چوارچێوەی عەشیرەتێکدا بە ناوی عەشیرەتی نەورۆڵی ئەنجامی دەدەن. بەڕێوەچوون و ئەنجامدانی ئەم جۆرە فستیڤاڵانە ساڵانە گرنگێکی تایبەتی هەیە بۆ ئاشناکردنی جیلی تازە بە کولتوری باوباپیرانمان و ڕەسەنایەتی باوباپیرانمان. لە دوو بەش پێک دێ نەورۆڵی پارچە نەورۆڵی دەشت کۆی پێکهاتەی نەورۆڵی زیاترە لە 35 گوند ئامانجی ساڵانەی ئەم فستیڤاڵانە کە ئەکرێ ئەم کەرنەڤاڵە فستیڤاڵی نەوای نەورۆڵی ئامانجمان ناساندنی نەوەکانی ئێستایە بە باوباپیران و بە نەوەکانی داهاتوو بناسێنین بە نەوەکانی ڕابردوو. کەلتور و ڕەسەنایەتی گەڕانەوە بۆ مێژووی کۆنی گوندەکانیان بەشێکی گرنگی فستیڤاڵەکەیە ئەوان ئێستاش هیوا بە ڕابردووەوە ئەخوازن. فەخر و شانازی بەم لە کوردیەوەکەم بەم کولتورەی خۆمانەوەکەم بەم ڕەسانێتەوەکەم ئەوە بۆ عەرەبیا جیلێکی تر ئەبێ نەتەوەی خۆیان نەگۆڕن بزانە عەرەبیەکە بینی جلی کوردی لە بەرابێت نایکەن ئایا ئێمە بۆ بیکەین بۆ خۆمانی لەسەرداننی. نەورۆڵیەکان بە ژن و پیاوەوە لەم ڕۆژەدا کۆ دەبنەوە نەوەکانیان بە یەکتری دەناسێنن و خۆیان دەڵێن خزمایەتیەکەیان قوڵتر دەکەنەوە. نەوا دووهینی هەیە یا ئەوەیە خۆشەویستی خەوم وڵاتە یا ئەوەیە کۆکردنەوەی خەڵکە ئاشناکردنی گەنج و پیر بە یەکە یا ئاشاکردنی عەشرەتەکان بە یەکتریە. جا لەبەر ئەوە بەڕاستی ئەمە شتێکی زۆر پێویستە ئێمە وازانیتە بە شتێکی بێهەمێت تەماشای نەکەین کاکە تۆ تەماشەکە ئەم هەموو گەنجە جوانە ئەم هەموو پیرە جوانە ئەم هەموو مناڵە جوانە یەکتری ناناسن ئاشنایانەکا بە یەکتری ئەناسن. لەم فستیڤاڵەدا جگە لە کۆبوونەوە فراوانەکەیان خانەوادەکان ئەو ڕۆژە دەکەنە دەرفەتێک بۆ سەیران و دانیشتنێکی تایبەتی بەهاریانە تا درەنگانێک بە خواردن و خواردنەوە کوردەواریەکان کاتێکی خۆش بەسەر دەبن و پاشان دەگەڕێنەوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. بینەرین هێژا مۆزیک جۆرێکە تایبەتە بە هونەرێ گۆ ژیانی دنافخۆدە ڤەژین و گەشتەکە. وسا ئەڤ یەک دەبە لە گوندێ خانەسۆرێ لە شنگالی گۆ ناڤەندا میرزۆ میوزیک لەور کار و خەباتên xwe dike piştî rizgarkirina herêmê ji Daişê bo fêrbûna mûzîk û parastina hunera resin ya Kurdên Ezîdî. Hunermend Fehed her bo serpereştiya vê navendê dike bê xebat û keda xwe ya bê hempa got dixwaze ew nifşên û fêrî mûzîkê bike. Niha Fehed mêvanê bernama heft reng e. Em dixwazin roniyê bînin ser xebatên vê navendê û astengî û daxwazê wan çi ne. Fehed gelek spas bo beşdarîbûna te bernama heft reng. Basiyawa dikim ez gelekî kêfxweşim ku îro mêvanê
ببرنامجی حفترنگ و میهانی کار لقمان قالك سباس فهد افدمك بزبينم خباتن و هون ايدي هون دفرا خدر كتنه والهوليري هون تون دفرين دن العراقي بشتار دبن هون را خو پیشکش دکن تخواز منه کی چالاکین داوی ج ناون داور چنه باشه قالك سباس دوباره براسي سنتري مم 2019 فكر جوان شاگردین که هاتینه بردسته ما اید که ما درس داینه جوان ما حول دا ام گروپا که موزیکی آوا بکن که کاربه کلتور و چاند و هنرا ازدیا پیشی خلقه بکن شیوه خویس بهی وان چالاکی داوی امزنگا ساله که تقریبا امش شنگال ایدی یعنی درد کردن ما کنسرت الهوليري ما درست کردن دهو که ام درکردن بغدای ما كونسرت شكرن القصر العباسي السفارة الألماني الهوليري معرض كتابة نيزين احتمال في حفتية أم السليمانية كونسرت أكيد شيء بكن يعني ما في قالك أم سينورا شخورة دانين هشي دراك دستما بقهم ما بين شن جيرة موسيقى وهنري فا پیشکش بکن و ام به آرامیه که موسیقى ازدیاد هیا يعني هرکس لی گهدار بکن. بله. فهد دسپیکا ود تبیرام چاوا استنگی هبون و زور و زحمتی هبون نهاد خازمنه کی او ریبازن گو و دسپیکرن نهاب جیبونه جمارا شاگردین گوله آماده بونه گروپی گو خلاص کرنه نها اوجی بونه وک ما مستلویده چقدر سی جمارا و ریبازن گو هندکن خازمنه کی تماشاوان ما بینری مجی ناز بکن اف ناون چاوا بریودش. براستي نافن قالك الهنق ظروف بزحمت هات عفاكرن 2019 يعني قالك كسر خانة سوري نبون خانة سور وسا كدوسري خلقي ذاك جهة الشر يعني شنقال جهة الشر وكشتني وانا اللي ما هول ذاك عمش خلقي ربنا ديار كرن انه عم فيدري كارن عاشتي عفا بكرن بريا موسيقى شنقال جهة آرامية جهة كيف خوشية جهة موسيقية جهة بيكفاجيانية جهة وكهذية ما سيشار كورست شش هاي ما فكرن خلق زيدة بجدار وزيدة كيف كم زنج بركو إزدي ديروكا خدد ولا خدا موسيقى وكا ستونكا بنجهيمش ولا خرد بينن يعني همو إيفنت همو چالاكيت كجيانا وان لدرباسد بن بموسيقى درباز نابن لو ما پیشوازی که گلک گرم جهه ما هات کردن و زیاد خلقات سه چهار کورس ما وکن هر جاکی نزینگا هفتی هشتی خورد و کچکید هات ما درس بشیوای اکادمی سر گلک آموزش موسیقی ما دانی سر شیوازی چاوا افکار آمینا دنگ او وسا بردوامشی جوان شاگردت که هاتی نه گروپا کا 15 حتی 20 کسایم اف گروپ ایدی چه درباسی فستیوالات به جوان شاگردت که هاتین و هنگ گروپ دیجی چه ببن هر گروپا که کاری داره که بخواد بگیره چه کنسرتات دیده چه که به موسیقی و زنی پیشی خلقی بکه ام هیوینا اف گروپ یعنی کاری دستی خواب بگیرن گلک جهه و به موسیقی پیشی گلک خلقی بکش غیری خورتو کچید که تمن مزن ام گلکی فوکسید کنه سر زارو کاج دن هو گروپ زارو کاجی آواد بن المحدد زانیش بر موسیق کارکی وسایه فيت بردوانیه بدیت یعنی شغلی ما بسالا عمل هیدی عرمان جدی سال جیرت بین حتی کم امزان بن افزانه بنا کما دایا و برهم بگری لانه گروپ زارو کاجی هینا او جیوه نزیگی شلا و کاربن درکب نشنگارش کنسرت خفیشی خلقی دیجی بکن. بله. فهد جبو نافند الخانة السورية لأن بيجن فكرة كي رامانة كي بيروكي كي جو هون زيادة تربك مشاغي خوا لدفرك دني فكن تايبتي أو دفرا أم بيجن شنغالي يا دفرا جو كتب من دستي داعش جو زيانج يا اشتبوي هون فكرة كي جو هون بلا بكن نافندك دن لدفرك دن يا خلكيش دفرة دن بينن تشتكي له هي. براستی ام گله که بر خود دن افجه مما بردوام ببیش بر
يعني مخابن ئالیکاریەمە نایەتەکردنش تسازی و دەستگەهێن نە کوردستانی و نە حکوومەتە عراقی و نە ڕێکخراوێت کە شنگال دەنهۆ يعني کارن وان پرۆژە بدنەما هەنەکاژی لێ مخابنی وازوی تشتی بژم یەکژی تشتێکی ناکە ئەم بەرخوادن کە جیهێمەینەوە هەیی نەیەتەگرتن لێ زیدە سەرێمەدە هەیە و زیدە هێویێتمە هەینە و زیدە مەدوێ کە ئەم چنە شنگال سنتەری خۆڤەکن ناف سنتەر دەبقا ئەم چنە سنوونێ سەردەشتێ ناف کامپان بێنە ناف کامپین کوردستانی دهۆکێ زاخۆ ئەفتشت هەموو مەدوێ بکن ڕاستی لێ هەتاک ئەفتش بێنەکردن vê alîkarî hevêj bas sazî û destgehê ke karin alîkariyê bikin em hêvîne dengê me bikin destê xwe bine destê me de ji bo istimrariya vî karî ji bo yani berdewamiya belavekirina muzîkê li nêv xelkê de. Belê. Em dizanin got hunermend Genî Mîrzo Silavê me jê ew xwediyê vê bîrokeyê bû rastî û wî ev navend damizrand û ji keda xwe taybet got amîrê muzîkê kom dike ji Ewropa taybetî ji welatê golê dijî li ji Spanya û tîne aliyê we. Em bêjin kesên te diyar kirî ji te got alîkarî nabe lê em bêjin kesê xwecihî kesên rêxistinê din alîkariyê tiştekî dikin ya tenê em bêjin hûn tenê li ser alîkariya got hunermend Genî Mîrzo pêşkêşî we dike hûn dijîn. براستی کارێکە مامۆستا غەنی میرزۆ کردی یعنی کارێکی نایەتە گوتن هەنگی هەڵقاسی مەزن یعنی چاغێکی کە دنیای و عالەمێ سلاح و ئامورێنج بۆ کوشتنێ دەرباسی سینۆراتکردن مامۆستا غەنی ئەوسا ئەف ئامورێش بۆ ئاشتیەش بۆ موزیکێ یعنی زیدە ئەف هەنێک ڕێت زەحمەت دەرباسی شنگالتکردن دەرباسی ڕۆژاواتکردن دەرباسی باشووری کوردستانتکردن کەداوی هەموو ئێزدی زانن ئێزدیت کە ناو و دەنگ و شکل و ڕەنگێ دیسەنتەری دیتن هەمووژی تەقدیرتکن یعنی کە کەداکری تایبەتش بۆ ئێزدیاش بۆ شنگالش بۆ مۆزیکا ئێزدیا هەتان هۆ ئالیکاریە ئاکە مامۆستا غەنی کۆمت کە دیسەنتەریرە ئەمە بووی ئالیکاری بەردەوامن هەتان هۆ یعنی داماکەوەی کردی ئەم پێ بەردەوامن ڕاستی هەنێک ئالیکاریش بە مۆزیکژەنین بێسینۆر مامۆستا غەنی پەیدات کرد جارنا ژمارە چاندن ئامور چاندن مەسرەف و شتێک کە چێت بن بلی وێ ئالیکاریەکە فهد ئەس بێژم هەگەر ئەم بێژن چاوە ئالیکاری ببێ ینی نەهات مەڕەیە هەگەر ئەم بێژن بانگەوازی یانژی ڕیا ئالیکاریە چاوە ببێ يعني خلكين دەڤەرێ هەرێم ناڤەند ئەم بێژن ڕێخستن چاوا دikarin ئالیکاریاوە بکەن ڕێک هەیش بۆ ئالیکاریە یعنی بێژن جیەک هەیە ڕێک هەیە تایبەت گۆ خەلک ئالیکاری بگین دەستێوە ڕاستی ڕێ هەبوون ئەف نێزینگی 4-5 هەیڤامە مەلینکەکیش بۆ سپۆرتا ئامادی مە بەلاف کرش خەلکی هەمووی ڕە ئەو لینک پەرە نەهاتنە سەر ڕاستی مخابن ئەس بەهاوردکم نێزینگا $300-400 یعنی هەنێک کەس بەلەنگاز کێفا هەنگی کێفاوانت هات یعنی شتێکە بال هەیدان لێت شتێکی دی نەهات ئەو لینکژین هۆ نینە ئەم کارن لینکە دو ساعت چێکنش بۆ سپۆرتە ئێکە یانژی ڕێ دیژی مەسەلەن الڤێ دەرێ ڕێ هەینە ئەم کارن یعنی تایبەت ڕێکخراوێت کە کوردستان یان ڕێکخراوێت کە عراقی ئەم کارن خۆ بگەهینێتێ ئەو کارن بێنە بامە ئەم پرۆژێکتی خۆشی ڕە بێژن ئەم کارن نیقاشا بکن هەموو یعنی کەسێت کەوان کاراتکن ئەسپەنج بۆی بەهوەری دەیمە کە زانن ئالیکاری چاوە تێتەکردن و زانن چ ڕێ ئالیکاری کە هاتەکردن باشە لێ دەستپیکردن ناوێ ئالیکاریە نینە یعنی هەر کە زانەیە کە سنتەرێکی 45 زارۆکی بالا هەر 3-4 هەیڤە 45 خۆرت و کەچی ڤەت حەوینێ دەرسات دێتێ هەر کە زانەیە کە ئەف کەس محتاجی ئامورێت موزیکێنە محتاجی مەسرەفە مادینە کە ژوان زارۆکارە نەشاتا چێکن چالاکیا چێکن کۆنسێرتا چێکن هەر کە زانێ کە کەسێت کە ڤی کاریتکن ژبەر
دامي خدنا في كاري انتاجي دعمك مادينا داجي انا اخذ ريفا بن از بهالكم هركز في تشتي زاني تشاو علي كاري بتكرن باشا مثلا تشيكرنا كونسيرتا جدرفا دري عراقي ده جدرفي عراقي افد بس بورتاكا باشكا هويا ازديا ايش خلكيره تبدي ديار كن افريد على كارينا بلي فهد قال لك سباس هنرمند فهد حربو سر في درفتي وازيفيتكم دنجيتا بانغوازيات جبكي خلكي جو خلق كاربن بشكريا في سنتري بكن راستي كاركي بالكيشه سركفتن جواره هر شاد وقت قال لك سباس دست خوش لی فاتیکان خباتک هنری نو دست بکریه داغو نفشه نو فێری هوەرێ بکن و بەرێوان بە ئالیێ پەیکەرسازی و هوەرە کلاسیک یا کلیسە و کۆلانên wê veke. ڤاتیکان لە ناو کڵێسە مێژۆکەی بازیلیکای سانت پیتەر ئەکادیمیایەکی نوێی هونەر دەکاتەوە وەک زیندووکردنەوەی سیستمێکی ڕابردوو کە دەگەڕێتەوە بۆ چەندین سەدا مەشق پێکردنی هێنانەکایی پێکەرساز و شارەزای بواری جیا تاوەکو ئاگاداری گەورەترین گەوهرە کەلەپوریەکانی جیهان بن ئەویش گەورەترین کڵێسای کاتۆلیکی لە جیهاندا و کڵێسایەکە بە شێوازی ڕێنسانس دروست کراوە ڕاگەیاندی بۆنەکە لەو کاتەدا بوو کە 20 خوێندکاری ئەکادیمیەکە کە لە تەواوکردنی خولە شەژمانجیەکەدان لەژێر دەستی شارەزایان فێری ئەوە دەکرێن کە چۆن هونەریانە کە لە پول و بیناسازیە دیێرینەکان بپارێزن. ئامانجلێی ڕاهێنانی گەنجانی شارەزایە و فێرکردنی ئەو بابەتە پیشەیانەیە کە کەسی دیکە نایزانن. ئێمەش دەمانەوێ ئەو نەریتە وەک خۆی بمێنێتەوە و لە دەستی نەدەین وەک لە ڕابردوو کراوە تاوەکو نەوە دوایینەوە ئەو زانیاریانە بگوازێنەوە کە مێژووی 5 سەدەیە. ئەکادیمیەکە خۆڕاییە بۆ خوێندکاران و لە وڵاتەکانی ئیتالیا و ئەڵمانیا و بیلاروسیا و پیرۆوە هاتوون و لە ئێستاشدا 12 پیا و حەوژنن دوای 6 مانگ دەبنە خاوەن پیشەی خۆیان. بەدڵنیاییەوە هەستێکی پڕ لە سەوزە هەموو ڕۆژێک ڕانایید لەگەڵ خێرایی کارکردنی وەساکەمان ڕژنایید لەگەڵ دەست و پەنجە و سەلیقەی هونەری چونکە زۆر شارەزایە و لە تەواوی جیهاندا ناسراوە. خوێندکارەکان کە خولی ڕاهێنان تەواوەکەن بڕوانامە وەرەگرن بەڵام ئەوە مسۆگەری ئەوە ناکات کە لە داهاتوودا لە ڤاتیکان کاریان دەستکەوێت. مایکل ئەنجیلۆ لەم شوێنەدا ژیاوە لەناو ئەم کڵێسایەدا کاری کردووە لە شوێنی نادیاری ئەم جێگایەدا بووە کە کەسی ئاسایی نایبینن لەو شوێنانە کارمان کرد کە مایکل ئەنجیلۆ کاری تێدا کردووە نەک ئەوەش وەستاکانی ئێرە ساڵانێکی زۆری تەمەنیان بۆ کاری هونەری تەرخان کردووە. دەست پێشخەریەکە لە پاپای ڤاتیکانەوەیە تاوەکو دەست بەمانەوەی ئەو مێژووە بگرن کە یەکێکە لە شاکارە هونەریەکانی دنیا. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. لێ لاس ڤێگەس جی گروپی U2 یا موزیکا ڕۆکێ دەست بە خەباتەکە باڵکێشکریە گۆ بە ئالیکاریە تەکنۆلۆجیا نو بەرهەمێن خوێ پێشکەش دکە وەکە گاڤەکە نو د هونەرا هەفچەخدە. U2 ئاشنایە بە لێدانی مۆسیقای ڕاگ لە گۆڕەپان و یاریگا وەرزشیە گەورەکاندا بەڵام ئەم گروپە ئەفسانەیە بەم زوانە دەچێتە سەر شانۆ بۆ دروستکردنی ئەزمونێکی نوێی مۆسیقای سەرنجڕاکێش لە شوێنێکی باڵای تەکنۆلۆژیا و شێوەی گۆیزەوی لە لاس ڤێگاس. ئەمە شوێنێکە بۆ کات بەسەربردن دروستکراوە نەک بۆ وەرزش پێکاتەیەکی زۆر سادەیە تۆ دەتەوێت بتوانیت کردارەکە ببینیت دەتەوێت یاری باسکە ببینیت دەتەوێت یاری هۆکی سەرسەهۆڵ ببینیت هەر یاریەک یان لە یاریگەیەکی تۆپی پێدا دەتەوێت یاری تۆپی پێ ببینیت بەڵام کەس بەڕاستی دانانیشێت کاتێک یەکێک لەم گۆڕەپانە وەرزشیانە دیزاین دەکات و بیر لە دەنگەکە دەکاتەوە بەڵام لەم شوێنەدا ئەوە یەکێکە لە یەکەم شتەکان کە بیریان کردوتەوە نەک هەردیمەنەکان زۆر سەرنجڕاکێشترن لە هەموو شتێکی ترکە لەوەیە بەڵکو لە ڕووی دەنگیشەوە بە تەواوەتی پێشکەوتووە. ڕۆژی دووشەمە بەرواری نمایشەکانی داهاتویان ڕاگەیان کە لە 29 مانگی نۆدا دەست پێ دەکات نمایشە تایبەتەکانی گروپەکە کە 5 شەو دەخانێت تا مانگی دە بەردەوام دەبێت پرۆژەکە بە سیستمێکی دەنگی و بینراوی پێشکەوتوو کە بە شێوەیەکی سەرنجڕاکێش بۆ هەر پێشکەشکارێکی کۆنسێرتەکە دیزاین کراوە.
دیزاین و وردبینی دەنگەکان نەک تەنها باشترین ڕۆکنڕۆڵە لە هەموو شوێنەکەدا، بەڵکو وابەستەیی ڕیشەیی هەیە کە لە ڕاستیدا دەتوانیت ڕێکخستنێکی دەنگی یان مۆزیکێکی سادە پێشکەش بکەیت کە زۆر هەستیارە. خەڵکەکە دەتوانن بە تەواوی بیبستن لە کاتێکدا ئەگەر تۆ ئەوە تاقی بکەیتەوە لە گۆڕەپانێک یان یاریگەیەکدا ئەوە مەحاڵە، هیچ شتێک نابیستیت، تەنها گوێت لە خشەخش دەبێت، کەواتە ئەوە کراوەیە بۆ هەر ئەگەرێکی داهێنەرانە. ئەو دەڵێ شاشەکە 20 هێندەی ئەو شاشەیە گەورەترە کە لە کاتی گەشتەکەی گروپەکەدا لە جۆشوا تری لە ساڵی 2019دا دایان نابوو کە دوایین جار یوتیوب بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کۆنسێرتێکدا نمایشی کردووە. ئەو تەکنەلۆژیایە هەرگیز بەردەست نەبووە، کەواتە دەتوانین بە شێوەیەکی زنجیرەیی لە ڕووی دەنگیەوە هاوکات لە ڕووی بینینیشەوە دەتوانین بینەرانمان بە جۆرێکی جیاواز بڕوانە نمایشەکانمان، بەڵکو لە ناوەندی نمایشەکەدا و لە نێو دەنگەکەدا بن. مەبەستم ئەوەیە ئێمە هەرگیز نامانوێت گوناهبار بکرین بە بەکارهێنانی ئەم تەکنەلۆژیایە بە شێوەیەکی فێڵبازانە، بۆیە دەبێت فەرمانێکی داهێنەرانە هەبێت کە ئەم بەکارهێنانانە بباتە پێشەوە. بەڵام لە ئێستاوە دەست دەکەم بە بیرکردنەوە لە پێکاتەکان. ئێمە گۆرانیمان هەیە و بیر لەوە دەکەینەوە کە چۆن ئەم دەنگە دەتوانێت هەرخۆی بێت و لەوێدا بەشە جیاوازەکانی دەنگەکە دائەنین. لە شوێنی کۆنسێرتەکەدا جێی 7,500 کورسی دەبێتەوە و توانای نزیکەی 20,000 میوانی هەیە، هاوکار لەگەڵ سکرینێکی ڕوونی بەرزە کە بە دەوری بینەراندا دەسوڕێتەوە. شوێنەکە هەزاران بڵندگوی بۆ سازکراوە کە سیستمێکی فرەچین و ڕوون و بلوریە بۆ هەر کورسێکی ناو کۆنسێرتەکە دامەزراوە. ئێمە زۆر بەپەرۆشین. مەبەستم ئەوەیە ئێمە بەهۆی پەتاکەوە دواکەوتین. لە ماوەی 8 مانگی ڕابردوودا لە ستۆدیۆی تۆمارکردن دەمامەوە و کارم لەسەر دیزاینی کۆکردنەوەی بڵندگۆی دەنگەکان کردووە. ناتوانم هەر لەوێ چاوەڕێ بکەم تا ببم بە بەشێک لەم شتە گەورەیە. ئەوان پیان وایان پرۆژە نوێیە وە چەرخانێکی گەورەیە لە ڕووی دەنگ و وێنە و جوڵەوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا. فیلم شەڤالێ لەسەر ژیانە ڕاستەقینیە کەمەنجەنی فەرەنسی جوزێف بۆلۆنە گوت سەردەما خودە نافدار بوو و هەڤالێکی نێزیکی ماری ئەنتوانێت بوو. زانیاریان زیاتر divê raportê de. شاڤەڵێ لەسەر بنەمای چیرۆکی ڕاستەقینەی جۆزف بڵۆن دیسان جۆرج دامەزراوە. ناوبرا و کوڕی ناشەرعی خاوەن کێڵگەیەکی فەڕەنسی و کۆیلەیەکی ئەفریقی بوو. بەهرەی وەک کەمانچەژەن و وەک ئاوازدانەر دەیکاتە ئەستێرێک لە کۆمەڵگەی فەڕەنسیدا و هەروەها هاوڕێیەکی باش بۆ ماری ئەنتوانێت. ئەوەی کە دەبوو بە سەریدا زاڵ بێت هەموو جارێک چەندان بەرباز ڕوبەڕووی دەبووە. ئەو زۆر بە هێواشی ئەو کارەی دەکرد. ئەو لەو بارەیەوە زۆر سێکسی بوو، هێندە خێرا و ژیرانە و کۆمێدی و خۆش بوو، هەر بۆیە هەمووان خۆشیان دەویست. ئەمە کەسێکە کە خەڵکێکی زۆر هەرگیز ناویان نەبیستووە. ئەو هاوشەوەی مایکل جاکسنی ئەم سەردەمە بوو، بەڵێ بەو زۆرە بووە. مایە خۆشی بووە بۆ ئاشکرابوونی ئەوەی کە چەند ئاستی هاوچەرخێتی لە هەندێک ڕووەوە لەگەڵ ئێستای ئێمەوە دەردەخات. ئەو لە سەداسەدی کاتەکان داوای لێبوردنی نەدەکرد. ئەوەش وەک دەزانن ئەو منی زۆر لە پرنس کشاندەوە، چونکە پێم وایە پرنس هەرگیز هەوڵی نەدەدا کە ئایا ئەو لە ئاستی هونەرەکەیدا چۆن بووە کەم بکاتەوە. ئەو دەیگوت من لێرەم جاییان منت دەوێت یان نا، بەڵام ئەوە کێشەی تۆیە و تۆ زەرەر دەکەیت. ئایا دەزانی ئەوەم زۆر بەدڵ بوو؟ کێلڤن ئەمە بە بارانی وەنەوشەیی کارکتەرەکەی ناو دەبات. کاتێک سەیری دەکەیت کە کەمانچە دەژێنێت هاوشێوەی نییە. لە منداڵیدا کەمانچەی دەژەند و دەرهێنەر ستیڤن ویلیامز متمانەی بە توانای ئەو هەبوو. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. گروپê şano opera ya bi navê Belşefîk li Rûsya nema dikare xebatên xwe li hin welatên Ewropî nemayiş bike ji ber şerê Ukrayna û niha xebatên wan asteng bûye ji ber kêşeyên siyasî. زۆر هاوشێوەی حکومەتی رووسیا شانۆی بەلشەفی کە شوێنی دوو کۆمپانیا گەورەکانی ئۆپێرا و بالی جیهانیە بەهۆی هەڵمەتی سەربازی مۆسکۆ لە ئوکرانیا لەلایەن ڕۆژئاواوە دوور دەخرێنەوە لە نمایشی نەودەوڵەتی و لەبری ئەوە چاویان لە ڕۆژهەڵاتە بڕۆن بەرەو چین. لە ساڵی 2022دا گروپی بەلشەوی 652 نمایشی پێشکەش کردووە. زیاتر لە 9 میلیۆن بینەر ئامادە بوون. شانۆکە بڕەپارەیەکی زۆر بەرچاوی بەدەستێنا. منی شانازی پێوە دەکەم. ئەمەش بەو مانایەیە کە حەز و ئارەزووی شانۆ لاواز نابێت.
داهاتی زیاتر لە 2 میلیارد و 700 میلیۆن ڕوبڵی ڕووسی کە دەکاتە 33 میلیۆن دلاری ئەمریکی بەدەستهێناوە. ئەوان دڵتەنگن بە لەدەستدانی ئەو هاوکاریە داهێنەرانەی کە بەردەوام بوو لەگەڵ کۆمپانیەکانی شان و هونەرمەندانی ڕۆژئاواییدا. ئایا من نمونەی لەو شێوەیە دەبینم؟ بێگومان من دەیانبینم بە پەشیمانیەوە و پێش هەموو شتێک باسی ئەو نمونانە دەکەم کە پەیوەندیان بە بەلشەڤیەوە هەیە. پێشتر هاوکارێکی زۆرمان هەبوو کە هاوکاری یەکبوون و دڵخۆش بوون بۆ کارە. پێم وایە بەڕاستی بەهۆی ئەم هاوکاریە ئەنجامێکی زۆر باشی داهێنەرانەمان بەدەستهێنا. بڕیارە بالەی بەرشەفی لە مانگی حەودا بچێتە چین و ئەوان هەر لە ئێستاوە بیر لەوە دەکەنەوە خۆیان ئامادە دەکەن بۆ ئەو گەشتە. بەداخەوە بۆ ئێمە کە ناتوانین گەشتێک بۆ وڵاتانە بکەین کە ئێستا ناتوانین نمایشی تێدا بکەین. بەڵام ئەمە هیچ شتێک ناگۆڕێت نە لە جەوهەردا و نە لە کارەکانی بەڵشەڤیدا. دەمەوێت تێبگەین کە ئەوە خەیاڵ بووە کە شانۆکانی رووسیا لە کاتی نمایشکردن لە ڕۆژاوا بڕەپارەیەکی زۆریان دەستکەوتووە. گەشتە نێودەوڵەتیەکان هەرگیز ئامرازێک نەبوون بۆ بەدەستهێنانی پارە. هاوکات ئیتاڵیەکانیش دەچن بۆ رووسیا بۆ نمایشکردنی ئۆپێرایەکی ئیتاڵی هەرچەند بەهۆی شەڕەکە و نیگەرانیەکان لە ئاستێکی باشدانین و کاریگەریشی خسۆتە سەر کارە هونەرەکان لەو وڵاتەدا. لە ساڵی 2024دا بڕیارە گەشت بۆ چین بکەین بۆ ئەوەی نمایشی ئۆپێرا و باڵی دەکەین. باز لە ساڵی 2024 دەکەین. ئێمە گفتوگۆی زۆر وردەکەین سەبارەت بە گەشتەکەمان بۆ وڵاتی چین لە ماژی حوتی 2023دا لەگەڵ کۆمپانیای ئۆپێرا هەروەها هەردوو کۆمپانیای ئۆپێرا و باڵی گفتوگۆ و ئامادەکاری دەکەین بۆ گەشتەکەمان. بڕیارە ئۆرکێسترای بەرشەفی ئەمساڵ بۆ یەکەم جارە هاوکاری شانۆی ماڵی مۆسکۆ بکات بۆ بەرهەمێنانی شانۆگەری کچی بەفری ئەلێکساندەر ئۆسترۆڤسکی بە مۆزیکی چایکۆڤسکی بۆ یادکردنەوەی ساڵیادی 150 ساڵە بەسەر یەکەمین نمایشاندا. زۆرێک لە گۆرانی بێژانی ئیتالی و نێودەوڵەتی بۆ گۆرانی وتن دێنە ئێرە و بۆ یەکەم جار لە شانۆی بەلشەڤی لە مۆسکۆ بەڕاستی شوێنێکی نایاب و سەرنجڕاکێشە بۆ پرۆڤەکردن و گۆرانی وتن. دەبێت لە خۆناغی نوێدا گۆرانی بڵێم لەسەر شانۆی بەلشەڤی بەڵام لێرە بەڕاستی کەشەکە خەیاڵیە. ئەم نمایشە بالەیە لە مانگی 11دا دەچێتە شاری منسکی پایتەختی بیلاڕووسیا و لە مانگی 1دا دەچێت بۆ عمان. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا. بینەرên hêja li vir em giştin dawiya gera xwe di vê xelekê de ta xelekeke nû herşad û bextewar bin.